کاسێتی دووەم دیوی دووەم لە لاپەڕە 63. تەنیا لەبەرەوەی تەسلیمی ڕووداوەکان نەببووم لە پشت هەموو ڕووداوێکەوە ویستێکی خودایی و هەلێکی شاراوە هەیە. بۆیە لە جیاتیەوەی خۆتاڵۆز و نیگەران بکەیت و بە وتنی چەندان قسەی وەک خۆبینیت نەموت کارەکان بە باشی ناچنە پێش و چۆک دادەی هەوڵ بدە هەلەکان بقۆزیتەوە و بربەستەکان تێپەڕین. ڕێککەوتن لەسەر جیاوازیەکان کە لە نێوان دوو کەسدا پەیوەندیەک دروست دەبێت شتێکی سروشتیە لە هەندێک بواردا بیرروڕایان لەگەڵ یەکتردا جیاوازی هەبێت. خەڵکێکی زۆر هەن کاتێک لە پەیوەندیەکانیاندا تووشی گیرروگرت دەبن تەواوی توانایان دەخەنە کار بۆ ئەوەی قەناعەت بە کەسانی تر بکەن کە ئەوان لەسەر حەقن. هەر بۆیە ناتوانن مەسەلەکانی خۆیان چارەسەر بکەن. کاتێک لە پەیوەندیەکدا کێشە ڕوودەدا نابێ یەکێکیان بە هەڵەکاردا بنیت و حەق بدەیت بەویتر. کاتێک تۆ ئەویتر بە هەڵەکاردا دەنەی پێشتر ڕێگەت لە هەر چەشنە ڕێکەوتنێک گرتووە باشە چۆن دەکرێت چاوەڕوانی ئەوە بیت کە ئەو کەسەی تۆ بە هەڵەکاری دەزانی لەگەڵتا ڕێک بکەوێت. ڕێکەوتن لەسەربوونی هەنێک جیاوازی لە بیرروڕادا ئەو شتەیە کە بۆ بەردەوامبوونی پەیوەندیەکی توندوتۆڵ پێویستە. دەبێ ئەو مافە بدەی بە کەسانی تر وەک تۆ بیر نەکەنەوە و زەوقیان وەک تۆ نەبێت. پێشتر من و هاوسەرەکەم بەهۆی زەوقە جیاوازەکانمانەوە زۆر تووشی دەمەقاڵە دەبووین. بەڵام ئێستا ئەوەمان قبوڵ کردووە کە لە زۆر بواردا ڕای جیاوازمان هەبێت و لەم بوارەدا ڕێک کەوتوین. ئەگەر دەتەوێت لەگەڵ کەسانی تردا پەیوەندیەکی ئاوسەنگت هەبێ نابێت چاوەڕوان بی ئەوان بەپێی حەزی تۆ هەڵس و کەوت بکەن. هەر کەس خوخدەی تایبەت بەخۆی هەیە و بە شێوەیەکی جیاواز لە تۆ لە شتەکان دەڕوانێ. هەروەها ئەگەرەوەمان قبوڵ بێت کە هەمومان یەکین و سەرکەوتنی یەکێک سەرکەوتنی هەموو مرۆڤەکانە چیتر هۆیەک نامینێ بۆ ئەوەی لەگەڵ یەکتردا شەڕ و کێشمەکێش بکەین. شەڕانگێزی دەتکاتە قوربانی. یەکێکی تر لە لەمپەرەکانی سەرڕێگای ڕەوتی سروشتی و هاو ئاهەنگی گەردوون دەمەقاڵە و کێشمەکێشە. کاتێک تۆ دەچیتە ناو دەمەقاڵەیەکەوە نەک تەنیا هەنگاوێک بۆ چارەسەرکردنی نانەی بەڵکو و ئاڵۆستریشی دەکەیت. بۆ ئەوەی بزانیە و کارە چ کاریگەریەکی خراپی هەیە سەیری ئەم بەراوردە بکە. وای دانێ لە گوزەرێکدا خۆڵ و خاشاکێکی زۆر ڕژاوە. هەندێک کەس کە دەگەنە و زبڵە پیس و بۆگەنە بێ گوێدانە هیچ شتێک بە ناویدا دەڕۆن و بەم کاریان بۆ هەرکوێیەک بچن بۆگەنی دەکەن. لە هەمان کاتدا هەندێکی تر ئەو ڕاستیە دەزانن کە زبڵ چەندین جۆرە میکرۆبی نەخۆشی جۆرا و جۆری پێوەیە و ئەگەر بە ناویدا بڕۆن ئەوە ئەو بۆگەنە ناخۆشە لەگەڵ خۆیاندا بۆ هەموو شوێنێک دەگوازنەوە و لە ئاکامدا لە کۆڕ و کۆبوونەوە کۆمەڵایەتیەکاندا خەڵک لیان دەتارێ. هەر بۆیە بە پارێزەوە بەلای زبڵەکەدا تێدەپەڕن. کاتێک پێی بەو ڕاستیە دەبەی کە پەیوەندیگرتن لەگەڵ هەندێک کەسدا دژوارە و تەنانەت مەحاڵیشە بە ئەسپایی و لەسەرخۆ چاوپۆشی لێ بکە. شوێنەکە جێبێڵە و بەم جۆرە مەهێڵە ببی بە قوربانی. ئەگەر بێت و تۆ وەک لایەنێکی ئەو پەیوەندیە خۆت لە دەمەقاڵە و مشتومڕ لەگەڵیدا بە دوور بگری ئەو چۆن دەتوانێت درێژە بەم گەمەیە بدات. زۆر کات منداڵەکانتان قیرسچمانە هەوڵ دەدەن بۆ گەیشتن بە ئامانجە نابەجێکانیان تەنگتان پێ هەڵت دەچنن و لە حاڵەتێکی ئاوەهادا بۆ ئەوەی نەبی بە بووکە شوشەی دەستیان ئەوە زۆر هێمن بزەیەکیان بۆ بکە و لێیان دوور بکەوە. بە بیرکردنەوەیەکی لەو چەشنە پێی بەوە دەبێ کە چیتر لە ژیانتا تووشی تێگیران و کێشمەکێش نابیت. پارەکانت بخەرە بانکی خێرخوازیەوە. بێگومان ڕنگدانەوەی هەڵسوکەوتی مرۆڤەکان یەکێک لە جوانترین بنەماکانی ژیانە. گەنجینەی پڕ لە نیعمەتی خواوەند بە بەراورد لەگەڵ هەموو بانکەکانی تردا لە بەرامبەر کردداری چاکەدا زۆرترین سوود دەبەخشێت.
بانکی مرۆڤدۆستی 20% تا 22% سود دەدا. ئەگەر بکرێ عەشق و خۆشەویستی بە ماڵی دنیا مەزەندە بکەین، هەموو جارێک کە بایی $1000 خۆشەویستی پێشکەش بە خەڵکی جیهان بکەی، ئەم بانکە بایی $1300 سۆز و خۆشەویستی دەداتەوە. ئەو $1000 وەردەگریتەوە کە لە بانکی خێرخوازی دادات ناوە، بۆ ئەوەی پێت بسەڵمێ هەرچیەک بچێنی هەر ئەوەش دەدوریتەوە، و $300 واتە ئەوی کە پاداشتی مرۆڤدۆستیەکەتە بۆ ئەوەی بەردەوام لە بیرت بێ. هەمیشە بەم چەشنە مامەڵە لەگەڵ خەڵکدا بکەی بۆ ئەوەی ئەم بنەمایەت بۆ بسەلمێ. هەر ئێستا پێبکەنە و بڕوانە هەستێکی باشت لا دروست دەبێ، یا ئەگەر لە کاتی پیاسەکردندا چاوت دەکەوێت بە ناسیاوێک کە ئاڵۆز و خەمۆکە بە وتنی چەند قسەیەکی خۆشحاڵی بکەی، بە دڵنیاییەوە زۆربەی کاتەکان بە شێوەیەکی دڵخۆشکەرانە مامەڵەت لەگەڵدا دەکرێت. ئەگەر وانە بوو، هەرچەندە یعنی زۆر بە کەمی ڕێدەکەوانە بێ، ئەگەر وانە بوو یاسای ژیان دەیەوێت تاقید بکاتەوە کە ئایا چاکە دەکەن تەنها بۆ ئەوەی چاکەت بێتە ڕێ، یان ئەم شێوازەت وەک نەمایەک بۆ ژیان هەڵبژاردووە. لەم تاقیکردنەوەیەدایە کە زۆربەی خەڵک سەرناکەون. لە بیرمە چەند ساڵبەر لە ئێستا سکرتێرەکەم بۆ دانی باجی ساڵانەی $500 لێ بڕابوو. لە دڵەوە و بێڕیا پێم وت لەبەرەوەی لەو ساڵەدا کەم و کوڕی لە کارەکەیدا نەبووە، ئامادەم کەسری پاری باجەکەی وەستەوە بگرم. ڕۆژی دوایی لە یۆنانەوە نامەیەکم پێگەیشت، چەکێکی $570 تێدا بوو. سەیرەکە لەوەدایە کە ئەم چەکی پارەی وتارێک بوو کە چەند ساڵ پێشتر بۆ گۆڤارێکم نووسی بوو و بە درێژایی ئەو ماوەیەش لێی بێ ئاگا بووم. بەڵام ئێستا لە پڕ بۆم هاتبوو. بێگومان ئەمە جیا لە وەڵامێک بە خێرخوازی و چاکەکاریەکەم شتێکی تر نەبوو. ئەو $500 دابووم بە سکرتێرەکەم وەرمگرتەوە و $70 تریشی پاداشتی دڵ ئاوەڵایی و مرۆڤدۆستیەکەم بوو. من لە ژیانمدا چەندین جار ئەم بنەمایم بۆ دەرکەوتووە و خانەیەک چەندین ئەلکترۆن لە خۆ دەگرێ کە بەسەر چەندین هێڵی مەودا جیاوازدا دەخولێنەوە. ئێمە لەم دنیاخڕ و بێسنوورەداوە خانەیەک واین و ئەوەی بەرەو ڕووی جیهانی بنێرین حکمی ئەو ئەلکترۆنانەیان هەیە کە پاش بڕینی هێڵێکی دیاریکرا و درەنگ یا زوو دەگەڕێنەوە بۆ خۆمان. ئەگەر تووشی هەژاری، نەخۆشی، خەم و خەفەت بووی، بە بێبەختی یان بە هەڵەی مەزانە، بەڵکو بیر بکەرەوە بزانە چیت کردووە کەوا تووشی ئەم جۆرە دژەکردەوانە هاتووی. ڕەچاوکردنی یاساکانی سروشت. هەندێک جار من و سرینای کچم بە سواری بەلەمێکی بچووک بەسەر ئاوی حەوزەکەماندا دەخولینەوە و پێکەوە شێعرێک دەڵێنەوە کە سەرباری سادەییەکەی مانایەکی زۆر قوڵ و بەرینی هەیە. شێعرەکە بەم شێوەی خوارەوەیە: باژوێ باژوێ بەلەمەکەت، سەبر و بە ئاسپایی بە ڕێڕەوی ئاوەکەدا، بە حەس و تاسەوە بە خۆشحاڵی و شادمانیەوە، چونکە ژیان تەنیا خەونێکە. با بە بێترس و دڵڕاوکێ متمانە بە ڕووباری ژیان بکەین و بە ئاسپایی بەلەمی ژیانمان بدەینە دەم ئاوی ڕووبارەکە. ئەگەر بە هەوڵ و تەقەلاوی لاکی و ماندووبوونێکی زۆرەوە ژیان دەبیتە سەر، ئەوە بە پێچەوانەی ئاڕاستەی ئاوەکەوە دەچیتە پێش و لە ئەنجامدا گەرچی وزەیەکی زۆر بەکاردێنی، بەڵام قەت ئاسوودەیی و هاوسەنگی و شادمانی لە ئامێز ناگری، چونکە بە پێچەوانەی بنەمانە گۆڕەکانی ژیانەوە هەنگاو دەنیت. بەلەمی خۆتان باژوێن، نەک بەلەمی دراوسێکەتان. هەر کات هاتی و بەراورد و داوەریت کرد کە بۆچی ئۆتۆمبیلێکی کۆن و شڕت هەیە، کە چی هاوسێکەت ئۆتۆمبیلێکی جوان و ئاخر مۆدێلی هەیە، ئەوە بزانە کە بە پێچەوانەی ڕەوتی سروشتی و هاو ئاهەنگ و پڕ لە سۆز و میهری ژیانەوە هەنگاو دەنیت و هەر وەک چۆن هەندێک جار دەمارەکانی لەش بەهۆی خەڵتەی کلسترۆڵەوە دەگیرێن و کارەکەیان سز دەبێت. هەست و روژانە سەلبیەکانیش وەک خەڵتە، واتە وەک خەڵتە
کۆلسترۆڵیەکان قوڵایی زەین و دەروون دەگرن و دەبنە هۆی پەرشوبڵاوی فیکر. داوەریکردن لەسەر کەسانی تریش لە چەشنی ئەو خڵتانەیە، واز بێنە بە ئەوانی تر چۆنیان حەز لێیە باژوێن. ئەو کاتە هەز دەکەی چەندە ئاسوودە بەرەو ئامانجەکانت هەنگاودەنیت و هەر کات لە ناو کۆڕی دۆست و خزماندا ڕەوش و چۆنیەتی ژیانی کەسێک دەخەیتە ژێر چاودێری و دادوەریەوە یا داوەریەوە، لە ڕاستیدا کەسێتی شێواوی خۆت پیشانی ئەوانی تر دەدەیت. ئاخر ئەوانی تریش وەک تۆ ئاگایان لە هەڵسوکەوتی ئەو کەسانە هەیە کە تۆ داوەریان لەسەر دەکەی. عیب دۆزینەوە و لۆمەکردن و سوکایەتی ئەو شتانن لە دەمی تۆ دێنە دەر و لە بنەڕەتەوە تۆ سەرچاوە و چاوگیانی. لە ڕاستیدا بێەوەی تۆ پێی بزانی باس لەو ژەهرانە دەکەیت کە لە مێشکتدایە. هەوڵدا هەر کەسێک وەک هەیە قبوڵ بێت. قەڵە و لە ڕوولاواز باڵابەرز و کورتەباڵا ڕەش سپی و هەر کەسە و بە بیرروڕای جیاوازی خۆیەوە و پێویستە ئەم ڕاستیەت لەبیر بێت کە هەر کەسە و مافی ئەوەی هەیە باخچەکەی بە شێوەیەک بکێڵێ کە بەلایەوە پەسەندە. بەم پێیا گەرەم جارە لە هۆڵی فڕۆکەخانەدا چاوەڕوانی یا لە وێزگەی پازدا وەستاوی هەوڵدا لەو کەسانی بەلادا تێپەڕدەبن شتی جوان و سەرنجڕاکێشیان تێدا بدۆزیتەوە و بێ گوێدانە ڕواڵەتیان خۆت بپارێزە لە وتنی ڕستەی وەک ئەو ژنە چەندە قەڵەوە، ئەوەیان چەند ناڕێک دلی لەبەر کردووە. نەرم و هێواش بنووسێ بە ئامانجەکەتەوە. ئەگەر قیرسچمانە و بە تۆپزی هەوڵ دەدەی بە ئامانجەکەت بگەیت، ئەوە لەگەڵ ویستی گەردووندا لە دژایەتی دای و لە ئەنجامدا دەبیتە هۆی ئەوەی کارەکان دواکەون. گریمان تەنیا 10 دەقیقەت بەدەستەوەیە بۆ ئەوەی خۆت بشۆی. بەپەلە جلەکانتدا دەکەنی و خۆت بە حەمامدا دەکەیت و گوشاری دەرونی دەبێتە هۆی ئەوەی چەند جار سابوونەکەت لە دەست بکەوێتە خوار و کاتێک دەتەوێت دەرگاکە بکەیتەوە دەستکی دەرکاکە لە بنەوە دەردێنی. بەڕێکە و تاوەکەش خەلەلی تێدەکەوێت و تازە دوای ئەوەی حەمامت کرد و خۆت وشک کردەوە لە کاتی جلەبەرکردنەوەدا بە شێوەیەک ئارەقە دەکەیتەوە کە کراسەکەت بەلەشتەوە دەنووسێ. هۆی ئەم شتاوە نییە باشت خۆ وشک نەکردوێتەوە، بەڵکو بیرکردنەوەی ئاوێتە بە گوشاری دەرونی دەتخاتە ژێر کۆنتڕۆلی خۆیەوە و زێدەپاڵی جەستە هاوسەنگی خۆی لەدەست دەدات و بەرزبوونەوەی پەستانی خوێن و جەولەکانی هەناسەدان دەبێتە هۆی ئارەقە دەرکردن. لە کاتێکدا ئەگەر هەر ئەم 10 دەقیقە بە مێشکێکی ئاسوودەوە حەمام بکەی، ئەنجامێکی پێچەوانەی ئەوەی پێشوت دەست دەکەوێت، چونکە لە جیاتیەوەی بە پێداگری و فشارەوە لە بەرامبەر شەپۆ لە سەیر و بە تواناکانی گەردووندا بوەستیتەوە بە ئاڕاستەی ئەودا هەنگاو دەنیت. ئاسوودە بە و لێگەڕێ کارەکان وەک خۆیان بچنە پێش. کاتێک پارویەک نان دەخەیتە ناودەمتەوە پێویستە لەگەڵ لیکاودا تێکەڵی بکەیت. لیکاو بە پێویستی ئێوە نییە کە دەردەدرێ. پاش قوتدان شیبوونەوەی خواردنەکە دەست پێ دەکات و ئەنزیمە جۆرا و جۆرەکان دەڕژێنە سەری و کاری هەرس ئەنجام دەدرێ. دوایی بەبێ ئیرادە و بەشداری ئێوە هەر یەکێک لە پێکهاتە کیمیاییەکانی بەرەو بەشە جیاوازەکانی جەستە دەچن. بە واتایەکی تر بەیانی کە لە خەو هەڵدەستی قەت ناڵیت ئەمڕۆ کارم زۆرە و دەبێ لەوە دڵنیابم کە کاری هەرس و وەرگرتن لە ڕێخۆڵەدا بەڕێوە دەچێ. هەموو ڕۆژێک بێ ئەوەی تۆ دەورێکت هەبێتیایدا دڵت چەندین جار لێدەدا و سیستەمی ئاڵۆزی جەستەشت بەبێ دەستێوەردانی تۆ بە شێوەیەکی مەزن بە پەیڕەویکردن لە یاساکانی کەون خەریکی کاری خۆیەتی. هەمانە و یاسایانەی دڵت وەلێدان دەخات. وەک پێویست چاودێری هەموو لایەنەکانی تری ژیان دەکا. سەرجەمی شتەکانی ئەم دنیاە تەواو و بێکەم و کوڕین، تەنانەت هەژاری و برسێتی نەخۆشیەکانیش بەشێکن لە ڕەوتی کامەڵبوونی جیهان. ئێش و ئازار و ویستی ئێمە بۆ کۆتایی هێنان بە ئازارەکانیش بەشێکن لە کامەڵبوونی جیهان. تا ئێستا چۆن بووی دەبوو هەروە بیت، کەواتە
لە خۆتی قورسمەکە و کەشتی ژیان بسپێرە بە شەپۆلە سەرسوڕهێنەرەکانی گەردوون و لێگەڕێ تا عەقڵی کەونی خۆی چاودێری ڕووداوەکان بکە. هەر بوونەوەرێک کارێکی تایبەتی لە ئەستۆیە. دنیا مەڵبەندێکی کامڵ و تەواو و عەیارە، بە پێی دەورێکی ئیجابی دەسوڕێ. هەر جوڵەیەکی ئیجابی لە جیهاندا ڕووداوێکی ئیجابی دیکەی لێ دەکەوێتەوە و بە پێچەوانەشەوە هەر چەشناندێشەیە ڕووداوێکی سەلبی لەگەڵ سیستەمی جیهاندا ناکۆک و ناتەبایە. ئەگەر بە شوێن کەم و کوڕی و لۆمەی خۆت یا کەسانی ترەوە بیت، ئەوە بە پێچەوانەی سوڕی سروشتی ئەندێشەی گەردوونەوە هەنگاو دەنیت. بۆ ئەوەی بەختەوەر و شاد بیت پێویستە بەباشی لە بنەمای بوونەوەرەکان تێبگەیت و خۆتیان لەگەڵدا ڕێک بخەیت. کللتوری بۆرۆکراسی بەسەر سیستەمی بەڕێوەبەرێتیدا زاڵە و هەموو ڕێکخراوێک بۆ ڕێکخستنی خۆی بەرنامەڕێژیەکی تایبەتی هەیە. لەو بەرنامەیەدا ئەرکەکانی هەموو ئەو کەسانە دیاری کراوە کە کاری تێدا دەکەن. دەکرێت پەیکەری ئەم بەرنامە ڕێکخراوەیە بە هەڕەمێک بشوبهێنین کە لە لووتکەکەیدا بەرپرسێک دانیشتووە و دەسەڵاتی تەواوی هەیە. پاشان ئەم دەسەڵاتە بە پێی پلەپایە لەسەرەوە بۆ خوارەوە کەم دەبێتەوە و دوجار دەگاتە سکرتێرەکەی. بێگومان هەموو کەس حەز دەکات پلەپایەکەی بەرز بێتەوە و لە لووتکەی هەڕەمەکە نزیکتر بێتەوە و دەسەڵاتێکی زۆرتری هەبێ. بنەمانە گۆڕەکانی ژیانیش بە پێی بەرنامەیەک کار دەکەن، بەڵام بناغەی ئەم بنەمایە بە پێچەوانەی پرۆگرامی سیستەمی بەڕێوەبەری بۆرۆکراسی کە لەسەر بنەمای کۆکردنەوەی دەسەڵات دامەزراوە فیداکاری و بەخشندەیی و بەسەردابارینە. لەم سیستەمەدا هەر کەسە و لە ئاسی خۆیەوە دەبێ هەوڵدا خزمەتیەوی تر بکات و ئەو شتانەی بوونەوەرەکان پێیان بەخشیوە لەگەڵیدا بەش بکات. لەم چوارچێوەیەدا کەس بە تەمای دەسەڵات نییە و ئەگەر دەسەڵاتێکیشی کەوتە دەست ئەوە هەوڵ دەدا بە کەسێکی تری بسپێرێ. لەم دیارەدا هەر چەشنە خۆشەویستی بەشداریکردن فیداکاری و بەخششێک دەچێتە ڕایەڵەی جیهانی چاکەکاری و خێرخوازیەوە و هەموو خەڵکی جیهان دەگرێتەوە. ڕزگاربوون لە هۆگری واتە دڵبەستە بوون. لە دیاری بەخششدا کۆکردنەوە و کەڵەکردنی ماڵی دنیا هیچ مانایەکی نییە. تۆ بیر لە خۆت ناکەیتەوە و چیت هەیە و دەیبەخشی و لە ئەنجامدا زۆرترت دەست دەکەوێت. بەڵام ئەگەر بە مەبەستی دەستکەوتی زۆرتر بەخشش بکەیت، ئاوا لەو حاڵەتەدا ڕێ لەوە گەڕکەوتنی وزێ دەگری. بەر لە هەر شتێک پێویستە ئەو ڕاستیە بزانی کە هیچ کات ناتوانین بیتە خاوەنی هیچ شتێک. کاتی لەدایک بوون هیچت نەبووە و کە دەشمری هیچ لەگەڵ خۆتا نابەی. من چاکەت و پانتۆڵێکم هەیە گیرفانەکانیم لێ کردوتەوە. هەموو جارێک کە بۆ جلەبەرکردن دەرگای دۆڵابەکەم دەکەمەوە چاوم بەم چاکەت و پانتۆڵە گاڵتە جاڕانەیە دەکەوێت و بیرم دێتەوە کە دوایین چاکەت کە لەبەری دەکەم گیرفانی نابێت. بە پاوانخوازی و ماڵکۆکردنەوە نابی بە خاوەنی ماڵ و سامان، بەڵکو ئەو دەبێ بە خاوەنی تۆ. ئەگەر هەست دەکەی پێویستە فلانە زەوی ئۆتۆمبیل یا فلانە پلەپایەتە بێ، ئەگینا هەست بە نوقسانی دەکەی، بەو مانایەیە ماڵی دنیا بەسەر تازاڵە و بوویتەتە قوربانی ماڵی دنیا. لە ڕەوشێکی ئاوەهادا ئەگەر ئەو ئۆتۆمبیلە BM و کۆشک و خشل و زێڕانت نەبێت، ئەوە دەکڕوزەیتەوە و پێت وایە ئەگەر خاوەنی ئەوانە بیت ژیان کامڵ دەبێت و بەم جۆرە تووشی زێدەخۆری دەبیت. ئەو کات دەستە و داوێنی دنیا دەبیت بۆ ئەوەی ماڵ و سەروەت و سامانێکی زیاتر کۆ بکەیتەوە. ئاخر یاسای سروشت بە جۆرێکە تا زۆرترت هەبێ، زۆرتر بەرەولای دەکێشرێیت و تا کەمتر پاوانخواز بیت کەمتر هەست بە نوقسانی دەکەیت. من قەت ناهێڵم دەوڵەمەندی و سەروەت و سامان بیر و ئەندێشەم بە خۆیەوە خەریک بکات و قەتیش بە نەبوونی ئەوانە لە ژیانمدا هەست بە نوقسانی ناکەم. گەرچی بایەخدا دەنێم بۆ ئۆتۆمبیلی جوان و پێشکەوتوو و حەز دەکەم خانوویەکی گەور و جوانم هەبێت و بەڵام هەرگیز ناهێڵم ئەو شتانە سەرەتداوی
ئەندێشە و دەمارەکانم لەدەست بگرن. بێگومان مەبەستم لە هۆگرنەبوون بە ماڵی دنیاوە ئەوە نییە دەست بڵاو بیت و بە هەوانتە پارە خەرج بکەی، بەڵکو مەبەستم ئەوەیە هۆگریان مەبە و بۆ بەدەستێنانیان زۆر خۆتی لاک مەکە. یەکێک لەو ڕاهێنانەی کە بۆ نەهێشتنی دڵبەستبوون و هۆگری دەکرێت ئەنجامی بدەی ئەوەیە کە بچۆرە ژێرزەمین یا گەراجی ماڵەکەتان و ئەو شتانەی چیتر کەڵکیان لێوەرناگری بیان بەخشە. لەم پاکردنەوەیەدا با منداڵەکانی شت بەشدار بن. لە ڕەوتی خۆداماڵین لە هۆگریەکان سەیری دۆڵابی جلەکانت بکە و ئەو جلانەی ساڵ و نیوێکە لە بەرد نەکردوون بیان بەخشە. دەبێ ئەوە بزانی جلێک لەو ماوەیەدا لە بەرد نەکرد بێت چیتر هی تۆ نییە و شتێکە تەنیا هۆگری تۆ بەوە بەستەبوون پیشان ئەدا. تەواوی ئەو شتانەی لە ماوەی چەند ساڵ و بە ماندوو بوون کۆت کردوونەتەوە و لەو ماوەیەدا دەستت پێوەگرتوون دەربێنە و لە ڕەوتی ئەو خۆپاکردنەوەیەدا دەستبەرداریان بە واڵاکردنی ئەم کڵاو ڕۆژنەیە خۆت لەگەڵ سوور و ڕەوتی گەردووندا دەگونجێنی و لە ئەنجامدا سووڕی گەردوون شتی تازە بە ژیانت دەبەخشێ. بیرکردنەوە لە داهاتوو مەکەرە داوێک بۆ خۆت. زۆر کەس بەهەڵە لە بەرنامەڕێژی و دیاریکردنی ئامانج تێگەیشتوون. دیاریکردن و شوێنکەوتنی ئامانجەکان کارێکی باشە و بەو مەرجەی گیرۆدە نەبی بە خۆشەویستی بۆ ئامانجەکانت و ئەو ڕاستیە بزانی هەر هەنگاوێک کە بە مەبەستی گەیشتن بە ئامانجەکانت دەینەی بە ئەندازەی خودی ئامانجەکە ئەرزشی هەیە. بە شێوەیە کەڵک لە ئێستا وەرگرا وەک بڵێ پێشتر بە ئامانجەکانت گەیشتووی. ئەگەر بێت و چەند ئامانجێک بۆ خۆت دیاری بکەیت و بە خۆهیلاکردن پێیان بگەیت ئەوە تەنیا خۆماندووکردنت بۆ دەمێنێتەوە. لەبیرت بێت تەواوی ئەو ڕۆژانەی بۆ گەیشتن بە ئامانجەکانت هەوڵ دەدەی بەشێکن لە ژیانت. ئەگەر تەنها بیر لە ئامانجەکانت دەکەیتەوە و لە پێناویدا هەوڵ دەدەی ئەوە دڵنیا بە تووشی نەخۆشی زێدەخۆری بوویت یا زێدەخوازی بوویت. لە ڕەوشێکی وادا دوای ئەو هەموو هیلاکی و ماندووبوونش کە دەگەی بە ئامانجەکانت نازانی چۆن مامەڵەی لە تەکدا بکەیت و چونکە ڕاهاتووی بەوەی بیر لە داهاتوو بکەیتەوە و بەردەوام چاوت بڕیوەتە داهاتوویەکی باشتر. دووبارە چەندین ئامانجی گەورەت بۆ خۆت دیاری دەکەیت و زیاتر خۆت هیلاک دەکەیت و ئەوەندە درێژە بەم کارە دەدەی تا ئەوەی پیر دەبیت و لە پەلوپۆ دەکەوی. ئەو کاتە هۆشت دێتەوە بەر و لە خۆت دەپرسی ئەی ژیانم چی بەسەر هات. ماوەیەک بەر لە ئێستا بۆ خواردنی نانی ئێوارە چوومە چێشخانەیەک و لەوێ شتێکی سەیرم بینی. کوڕێکی گەنج هاتە لام بزانێت چیم دەوێ. ئەو کوڕە ناوی ضیا بوو. بە زارەوەیەکی گۆپاڵی واتە تۆخ قسەی دەکرد. لێم پرسی خەڵکی کوێی؟ وتی زادەی ناوچەیەکی کوێستانی نێوان پاکستان و ئەفغانستان و ئەو ناوچەیە سەربەی هیچ وڵاتێکیان نییە. ئەم ناوچەیە هیچ یاسا و ڕێسایەکی تێدا نییە و کە خەڵکی ئەوێ لە دەوری یەکتری کۆ دەبنەوە سەربازی ئەم دوو وڵاتە بڵاوەیان پێدەکەن. ئەو کوڕە بە جۆرێک نوقمی قسە گێڕانەوەکەی بوو لە بیری چۆوە پێم بڵێ چی دەخۆم. منیش گوێم بۆ شل کردبوو و حەزم دەکرد کەسی تر نێتە چێشخانەکە تا ئەو کوڕە ناچار نەبێت قسەکانی بە نیوە ناچڵی بێڵێتەوە. ئەگەر قسەکانیم بنووسی باە بەشێکی ئەم کتێبەی بۆ خۆی تەرخان دەکرد و ئەو کوڕە وتی مامم لە تەمەنی 20 ساڵیدا ماڵ و حاڵی بەجێهێشت و چوو بۆ ئۆروپا. بە هەوڵ و تەقەلایەکی زۆر درێژەی بە خوێندندا و سەرنجام بەشی پزیشکی تەواو کرد. پاشان لە لەندەن و شیکاگۆ و نیویۆرک دەستی کرد بە کاری پزیشکی. بە جۆرێک لە کارەکەیدا پێشکەوت بوو بە پزیشکێکی بەناوبانگ کە هەموو خزم و کەسوکار شانازیان پێوە دەکرد. ئەم مرۆڤە بەڕواڵەت سەرکەوتووە. لە دوایین ساتەکانی ژیانیدا ئەم کوڕە کە برازای بووە بانگ دەگات و ئەم قسانەی پێدەڵێت. وەک دەزانی من لە ناوچەیەکی کوێستانی بێناونیشانی باشووری ئەفغانستان لەدایک بووم. کاتێک کە وێم جێهێشت تەواوی ئامانجەکەمەوە بوو
بە هەوڵ و تەقەلایەکی زۆر بگەم بە شوێنێکی بەرزتر و جیاوازیەکی زۆر دروست بکەم و ببمە کەسێکی ناودار و بەرچاو. تەواوی ژیانیشم هەر بەم شێوەیە بەسەر برد و چێژم لە ژیان نەبینی. قسەکانی سەیرکاریان تێکردم. زۆربەی خەڵک چەند ئامانجێک هەڵدەبژێرن، ئەو ئامانجانە بە پڕبەهاترین بەشی ژیانیاندا دەنێن و لە ئەنجامدا سوود لە ئێستا وەرناگرن. ماسلۆ واتە ئەبراهام ماسلۆ دەڵێ بە گشتی ئەوانەی بەردەوام لە هەوڵی ئەوەدان بگەن بە ئامانجی بەرزتر تەنیا هەست بە نوقسانی کردنە کە هانیان دەدات. بە دەربڕینێکی سادە ئەو شتەی هانیان دەدا زیاتر خۆیان هیلاک و ماندوو بکەن ئەوەیە کە ئەوەی ئێستا هەیانە بە کەم و ناتەواوی دەزانن. هەر بۆیە بەردەوام لە هەوڵ و تەقەلادان بۆ ئەوەی کامڵی بکەن. قەت بیر لە کەم و کوڕیەکان مەکەرەوە و هەوڵ مەدە بەهۆی نەهێشتنی ئەم کەم و کوڕیانەوە ڕەوشی ژیانت باشتر بکەیت. چونکە لەم حاڵەتەدا بە بیرکردنەوە لە کەم و کوڕیەکان و گەڕان بە دوای ڕێگە چارە بۆ نەهێشتنیان بواری ئەوە بۆ خۆت ناهێڵیتەوە چێژ لە ئێستا وەرگری. هەروەها دوای گەیشتن بە ئامانجەکانت نازانی چۆن کەڵک لەو شتانە وەرگری کە بەدەستت هێناون و لە ئەنجامدا بە دەستنیشانکردنی چەند ئامانجێکی بەرزتر خۆت زیاتر هیلاک دەکەیت و کاتێک کۆشت دێتەوە بەر خۆت گەنجێتی و بەدەماخی و چالاکی جارانت نەماوە. هەندێک کەس لە کاتی نان خواردندا بیر لەوە دەکەنەوە بڵێ پاشان شەوچەرەیەکی باشیان هەبێت بیخۆن و لە ئەنجامدا چێژ لە خواردنەکەیان نابینن. ئەو جۆرە کەسانە بەردەوام بیر لەوە دەکەنەوە دواتر چیان بەسەر دێ. بۆ نمونە چاوەڕوانن پێنجشەممە بێت بچن بۆ میوانی، بەڵام پاش چاوەڕوانیەکی زۆر کە پێنجشەممە دێت و دەچن بۆ میوانیەکەیان هەست دەکەن ئێستا شتێکیان نوقسانە. ئەو هەستە بۆەوە دەگەڕێتەوە کە ئەم کەسانە ڕاهاتوون هەموو ژیانیان بیر لە ڕووداوەکانی داهاتوو بکەنەوە و ڕازی نین بەوەی لە ئێستادا هەیە. دەبێ نەرمونیان بین و لە نێوان ئامانجەکان و چێژوەرگرتن لە دیمەنەکانی سەرڕێگادا هاوسەنگی دروست بکەین. تەنیا گۆڕان دەمێنێتەوە. هەموو شتێک و هەموو کەسێک گۆڕانی بەسەرا دێت. هەر بۆیە ئەگەر چەند ئامانجێکت دەستنیشان کردووە بۆ داهاتوویەکی دوور لە بیرت بێ کە پێیان دەگەیت. لە ڕووی تەمەن و هەست و جەستەوە و کەسەی پێشوونیت. دۆستێکم هەیە تەمەنی 40 ساڵە و پزیشکی نەخۆشیە هەناویەکانە. دەڵێت لە کارەکەیدا زۆر سەرکەوتووە و پارەیەکی زۆریشی دەست دەکەوێت، بەڵام لەگەڵ هەموو ئەمانەشدا حەزی بە کارەکەی نییە. وتم حەزت لە چ کارێکە؟ وتی زۆر حەز بە وەرزش دەکەم و بە ئاواتی ئەوەم ڕۆژێک ببمە پەیامنێری وەرزشی و شۆڕ و شەوق و ڕوژانەکانی ناو پێشبڕکێکان لە کارەکەمدا تاقی بکەمەوە. وتم گەروایە بۆ واز لە کاری پزیشکی ناهێنی؟ وتی چونکە چەندین ساڵ بەر لە ئێستا پیشەی پزیشکیم وەکو ئامانجێک هەڵبژارد و ئێستا ئیتر ناتوانم وازی لێبێنم. وتم کەی بڕیارتدا ببیت بە دکتۆر؟ وتی لە تەمەنی 8 ساڵیدا. لە تەمەنی 18 ساڵیدا. وتم مایە ئێستا ئامادەی بچیتە لای گەنجێکی تەمەن 18 ساڵە و سەبارەت بە کارەکەت پرس و ڕای پێ بکەیت؟ وتی نەخێر. وتم مایە هەر ئەو کارە ناکەیت ئەگەر شادمان و ڕازینیت بەو کارەی ئێستات ناچار نیت وەفاداربی بە ئامانجێک کە چەندین ساڵ بەر لە ئێستا هەڵت بژاردووە. لە ڕاستیدا تۆ قوربانی پەروەردەی پێشووتی و ئەو بڕیارانەی ئەو کات داوتن بۆ ئێستات ئەو بایەخیان نەماوە.
کاسێتی سێم و دیوی یەکەم لە لاپەڕە 82. ئەو بڕیارانەی ئەو کاتداوتن بۆ ئێستا تەوبایەخەیان نەماوە. زۆر کەس بە پێچەوانەی ویستی خۆیان نووساون بەو ئامانجانەی پێشتر دیاریان کردوون و زۆر جار ئەم بیانوانە دێننەوە. بەڵام بەرپرسیارەتیەکی زۆرم دەستوویە. ئاخر وام بەڵێن بەخۆم داوە کەوازم لەوانە بێژی زانکۆ و سەرجەم امتیازەکانی هێنا و ئەو کارەی ئێستام دەست پێ کرد کەم و زۆر تەواوی دۆست و ناسیاوەکانم بە شێتیان لە قەڵەمدا. بەڵام من گوێم نەدایە قسەی کەس و بەتەنیا قسەی دەروونم لە گوێگرت و دەستمدایە کارێک کە حەزم لێی بوو. لە ئەنجامدا هەر لە یەکەم ساڵدا داهاتەکەم چەند نەوەندەی سەرجەم داهاتی 35 ساڵی ڕابردووم بوو. هۆکاری ئەم سەرکەوتنەم شانس و بەخت نەبوو. بواری تازەشم نەهاتبووە بەردەم، بەڵکو لەوە تێگەیشت بووم گەر مرۆڤ بە دڵنیاییەوە لە پێناو وەدیهێنانی ئاوات و خەونەکانی هەوڵ بات، ئەوە سەرکەوتن بە شێوەی جۆراوجۆر ڕووی تێدەکات و شتە پێویستەکانی بۆ دەستەبەرەکە. ئەگەر تۆ سووریت لەسەرەوەی چوارچێوەکەت نەبەزێنی، ئەو بزانە تەنها سنوورداریت بەنسیب دەبێت. بەڕاوێژ لەگەڵ بانگەوازی دەرووندا ئامانجەکەت دیاری بکە و لێگەڕێ باوێنەکەی لە نەستتدا بکێشرێتەوە. ئەو کاتە دەبینی ناخود ئاگا بەرەولای ئاواتەکانت دەچیت. لەم حاڵەتەدا وێنەیەکی زەینی وەک ئەزموونێک کە بەرەنجامی کارێکی ئەنجامدراوە لە مێشکدا هەڵدەگیرێ و لە ئاکامدا تۆ تەنیا چاوەڕێی هەڵدەبیت و بە هەوڵدان دەتوانیت وەدی بێنیت. هەروەها چیتر چاوەڕوانی گەیشتن بە ئامانجەکانت نابیت و چونکە ئەو کارانەی دەیانکەیت خۆیان ئامانجن. وێنەی کەسێتیەکی سالم. ڕەنگە پێت وابێ کەسێتیەکی سالم کە ژیانی هیچ کەم و کوڕی تێدا نەبێت، وەک کەسێتیەکی ئەفسانەی بنوێنێت و بەڵام ڕزگاربوون لە کارە خراپ و چەپەڵەکان خەیاڵێکی بێبنەما و نابەجێ نییە و نابێت تەنیا لە قاڵبی کەسێتیەکی خەیاڵی یان لە ڕۆمانێکدا بۆی بگەڕێ. بۆ ئەوەی بیتە کەسێکی کارامە و سوود لە هەموو تواناییەکانت وەربگریت، تەنها پێویستە بڕیار بدەی کەسێتیەکی سالم لە هەموو بوارەکانی ژیانیدا داهێنەرێکی بەتوانایە. ئەو لە هەموو ڕوویەکەوە چ لە ڕووی ئابووری و کۆمەڵایەتی کەسێکی ئاساییە و ناکرێت لە ڕیزێکی پیشەیی، چوارچێوەیەکی جوگرافی یان ئاستێکی دارایی و کەلتوری تایبەتدا بۆی بگەڕین، یان بە سەیرکردنێکی گشتی و خێرابی ناسین، یان بە پێوانەکانی هەڵسەنگاندنی ئەوانی تر هەڵی سەنگێنین. لەوانەیە هەژار دەوڵەمەند پیا و ژن ڕەش یا سپی بێت، لە هەموو شوێنێکدا بژی و کاری جۆراوجۆر بکات. ئەگەر حەز دەکەی بیناسی، دەبێ گوێ لە قسەکانی بگری و هەڵسوکەوتی بخەیتە ژێر چاودێریەوە بۆ ئەوەی شایەتی ئەو دیمەنانە بیت کە لە خوارەوە باسییان دەکەم. ئەوەی بە پلەی یەکەم سەرنجدان ڕادەکێشێ ئەوەیە کە کەسێتیەک دەبینن کەم و ژیانی بە هەڵە نووسراوە، واتە کە هەموو ژیانی بە هەموو شتەکانیەوە خۆش دەوێ و کەم و زۆر ئامادەیە هەموو کارێک بکات. حەزی بە ژیانەوە ئەوەندەی بۆی بکرێت داواکاری لە ژیان هەیە. سەیران، فیلم، کتێب، وەرزش، شار، مەزرا، ئاژەڵەکان، کێوەکان و کەم و زۆر هەموو شتێکی خۆش دەوێت. هەر کات لە لای بیت پێی بەوە دەبیت لە لای ئەو ئاخ و ئۆف، گلەی و گازندە و بۆڵە و بەداغبوون مانایان نییە. ئەگەر باران بارێت حەزی پێ دەکا، ئەگەر هەوا گەرم بێت یان لە ترایفیکلایکدا گیر بکات، لە جیاتی پرتە و بۆڵە بە دڵفراوانیەوە پێشوازی لێ دەکات. تەنانەت ئەگەر ڕۆژێک لە خەو هەستێت و بۆ نمونە سیر بکات، لووت یا باسکەکانی گێڕ و خوار بوون دەست ناکات بە شین و شەپۆر. بەڕواڵەت و قەڵافەتی خۆی شادمانە و باڵابەرز یا کورتە باڵا بێت، ئەگەر سەری ڕووتا بێتەوە بەلایەوە مەبەست نییە. قەت حازر نییە بە جوانکردنی ڕواڵەتی نوقسانیەکانی بشارێتەوە. ئەگەر چەندین ساڵ ژیانی بخەیتە ژێر چاودێریەوە، دەبینی هەمیشە شاد و بەدەماخە و هەرگیز ژیانی لە ئاواتەخوازیدا بەسەر نابات.
ئەو وەکو منداڵێک دنیای بە هەموو شتەکانیەوە لاپەسەندە و چێژ لە سووڕی گەردوون وەردەگرێت. زۆر ئاسان لەگەڵ هەلومەرجی ڕۆژگاردا دەسازێ و بۆ قبوڵکردن و چێشوەرگرتن لە هەموو شتێک توانایەکی سەیری هەیە. ئەگەر پرسیاری لێ بکەی شتێک هەیە خۆشینەوێ، ئەستەمە وەڵامێکی لابێت. ئەگەر بارانی لێببارێت زەوق و سەلیقەکەی ناهێڵێت لەبەری ڕاکە بۆچی؟ ئاخر باران بە شتێکی جوان و وروژێنەر دەزانێ و حەز دەکا جارێکی تریش بارانبارین تاقی بکاتەوە و تەنانەت ڕۆیشتن بە کۆڵانێکدا کە باران کردوویە بە قوڕ و چڵپا و بیستنی دەنگی شڵپە شڵپەکەشی وەک بەشێک لە ژیان قبوڵە. پشیلە، ورد، سکرم و هەموو گیانلەبەرەکانی خۆش دەوێت. ناتوانێت شتێک ڕووداوێت کەسێک یا جۆرەکارێک ناوبەرێ کە ڕقی لێی بێت. بێگومان بە باوەشێکی ئاوەڵاوە نەخۆشیەکان، شەخۆرەکان و وشکە ساڵی و لافا و برسێتی و شتی لەم بابەتانە قبوڵ ناکات. بەڵام لەو لاشەوە ئامادەنیە تۆزێک لە کاتی خۆی بەگلەیی و گازندە بەفی ڕۆبدات و خۆزگەی ئەوە بخوازێت بریا ڕەوشەکە جۆرێکی تر بایە. ئەگەر بڕیار بێ ڕەوشێکی نالەبار نەمێنێ بە هەموو توانایەوە بۆ نەهێشتنی هەوڵ دەدات. بەڵام لە هەمان کاتدا هەموو ساتەکانی ئێستای وەک پێویست دەژی و چێژی لێوەردەگرێ. ئەو حەزی بە ژیانە و لە هەموو ڕوویەکەوە تیایدا نوقوون دەبێت. کەسێکی عارف و پەیجوورە و هەر بۆیە واز لە کارە ئاساییەکان دێنێت و خۆ دەداتە دەم ڕووداوەکان و بە قوڵقاندنی ڕوبەڕووبوونەوەی تازە. ئەزموونی نوێ بەدەست دێنێت و کەسێک کارەکانی لە تەواوەتی خۆی دابکات و لەوەی کە کارەکانی پێشووی سەرکەوتوو نەبوون. هەز بە تاوان ناکات و ئەوەی قبوڵە کە دەشێ مرۆڤ هەڵەش بکات. هەر بۆیە تەنیا هەوڵ دەدا خۆی لە دووپاتکردنەوەی ئەو کارانە ببوێرێت کە ڕێگرن لە بەردەم داهێنەربوونیدا. قەت لۆمەی خۆی ناکات و ناکڕوزێتەوە کە خۆزگام کارم نەکردایە و ئەو کارم کردایە. بە دەربڕینێکی تر ئەو ڕزگاری بووە لەوەی پاش ئەنجامدانی کارەکانی ڕابردوو بە وتنی هەندێک قسەی وەک بۆچی ئەم کارت بەم شێوەی ئەنجامداوە، یان لەو کارە شەرمەزار نیت، وا ناکاتەوانی تر هەست بە تاوان بکەن. ئەو بە چاوی دڵ دەبینێ کە پەشیمانی بۆ ڕابردوو نەک تەنیا شتێک لە مەسەلەکە ناگۆڕێت، بەڵکو دەبێتە هۆی ئەوەی کەسەکە لە زەینیدا وەک کەسێکی سەرکز و بێتوانا و داما و لە پەلوپۆکەوتو سەیری خۆی بکات. تەنیا دەرسوەرگرتن لە ناتەواوی و وەیشومەکانی ڕابردووە کە بە شێوەیەکی ئیجابی کار لە چۆنیەتی ڕووداوەکانی داهاتوو دەکات. ئەو کەسەی کاری خۆی بە تەواوی ئەنجامدا هەرگیز نیگەران و پەشۆکاو نابێت و بە نەرمونیانی مامەڵە لەگەڵ ئەو ڕووداوە ناخۆشانەدا دەکا کە دەبنە مایەی نیگەرانی و تێکچوونی باری دەرونی هەندێک کەس. لە ڕەوشێکدا کە کەسی یاسایی هەڵدەچێ و دەتەقێتەوە، ئەو تەنیا بزەیەکی بۆ دەکات و بە گۆڕینی مەسەلەکە بە هێواشی و ئارامی بەسەریدا تێدەپەڕێت. هەر بۆیە لە زۆر بواردا ئەو ڕووداوانەی بە شێوەیەکی سەیر کەسی ئاسایی نیگەران و هەراسان دەکەن کار لە کەسێتیە سالمەکان ناکەن و بە بێدەنگی و بە بەکارهێنانی هەندێک فێڵی تایبەتی پشتگوێی دەخرێت. ئەو سافیەکی لە زەینیدا دروست کردووە ناهێڵێت هەستی خراپ بچێتە زەینیەوە. هەر بۆیە قەت نابێتە دەستە چیلە و قوربانی هەست و وروژانە سەلبیەکان و هەر لە بنەڕەتی شەوەم زۆرشتانە لە ژیانیدا مانایەکیان نییە. بێگومان مەبەستەوە نییە هەمیشە خوێن سارد و بێدەربەستە، بەڵکو قەت حەز ناکا ساتێک لە کاتی ئێستای بۆ ئەو شتانە نیگەران بێت کە لە داهاتوودا ڕوودەدەن و لە کۆنتڕۆڵی ئەو بەدەرە. ئەو زیاتر بیر لە ئێستا دەکاتەوە وەک بڵێیت گڵۆپێکی ئاگادارکردنەوە لە ناخیدا هەیە، هەر کات بۆ داهاتوو نیگەران دەبێ ئەم گڵۆپەدا دەگیرسێ و ئاگاداری دەکاتەوە کە دەبێ بیر لە ئێستا بکاتەوە و واز لەوە بێنێت کە ساتێک لە ژیانی ئێستای بە بیرکردنەوە لە داهاتوویەکی نادیار ناخۆش بکات. بە دەربڕینێکی تر توانای ئەوەی هەیە لە ئێستادا بژی نەک لە ڕابردوو و داهاتوودا. مرۆڤی تەواو کامڵ لەو کەسانە نییە هەموو شتێکی کۆبکاتەوە بۆ ڕۆژی تنگانە، چونکە لەوە تێگەیشتووە
کە چاوەڕوانکردنی چێژ و بەختەوەری لە داهاتوودا شتێکی پوچ و بێبایەخە. کە باسی داهاتوو دەکرێت چاوەڕوان دەبێت تا داهاتوو بێت و بە ئێستا و تاقی بکاتەوە. ئەم شێوە بیرکردنەوەیە تەنها ڕێباز و بیرروڕای ئەوان نییە، بەڵکو ڕێبازی سروشتی ژیانە کە هەندێک دیمەنی لە ژیانی مناڵان و ئاژەڵاندا بەدی دەکرێت. کاتێک زۆربەی خەڵک دەیانەوێت بە هەوڵ و ماندووبوون داهاتوویەکی پرشنگدار بۆ خۆیان دروست بکەن و قەتیش ناتوانن لەو ڕێگایەدا پێش بە خۆیان بگرن، مرۆڤی کامڵ بە ئێستاوە دەنووسێ و هەوڵ دەدا زۆرترین سوودی لێوەربگرێت. ئەگەرچی ئەو خۆشەویستی و فیداکاریەکی زۆر پێشکەش بە خێزانەکەی دەکا، بەڵام لە پەیوەندیەکانیدا بایەخێکی زۆر بەسەر بەخۆی خۆی دەدا و لە بەرامبەر چاوەڕوانیەکانی کەسانی تردا ڕێز بۆ ئازادی هەڵسوڕانی خۆی دادەنێ. لە چوارچێوەی کۆمەڵایەتی ژیانی خۆیدا سەربەخۆی خۆی زۆر بە پێویست دەزانێ و بۆ پاراستنی ژیانی شەخسی خۆی زۆر هەوڵ دەدا. هەر بۆیە هەندێک جار حەز بە تەنیایی دەکا. ئەگەرچی خەڵکی ئاسایی ئەو کارەی ئەو بە نادۆستانە و خۆ بە زلزانی دادەنێن و وای بۆ دەچن کە گوێیان ناداتێ، بەڵام ئەو دنیای دەرونی خۆی زۆر بەلاوە گرنگە و بە هۆشیاریەوە دەیپارێزێ. ئەو لەو قەناعەتەدایە کە پێویستە لە دنیای دەرەوەدا هەموو مەسلەیەک بەبێ دەرگیربوون لەگەڵ هەست و سۆزدا هەڵسەنگێنرێ و چارەسەر بکرێ. بڕێک جار خەڵکی ئاسایی بەلایەنەوە قورسە ئەویان خۆش بێ، چونکە سەرسەختانە پێ لەسەر ئازادی هەڵس و کەوت لە ژیانیدا دادەگرێ. ئەو حەز دەکا خۆی بڕیار بدات و ڕێبازی ژیانی خۆی بەو شێوەیە هەڵبژێرێ کە پێی باشە و دەتوانێ بیگەشێنێتەوە. ئەگەر هەست بکات دەستیان وەرداوەتە ژیانیەوە، سەرەتا لە ڕووی هەستەکیەوە پاشان لە ڕووی فیزیکیەوە ون دەبێت، کە لەگەڵ منداڵاندا دەبێت نمونەی کەسێکیان پیشانەدا کە هەست بە بەرپرسیارەتی دەکات و هەر لە یەکەم ساتی لەگەڵدابوونیانەوە هەوڵدەدا ڕۆحیەی متمانە بەخۆبوونێکی تێکەڵ بە خۆشەویستیان لە دەرووندا دروست بکات. کەسێتی سالم مەرگیز بە دوای ئەوەوە نییە کەسانی تر تەئیدی بکەن و چاکەی بڵێن، گەرچی ئەو دەزانێت کە تەئید و هاندان دەوری خۆی هەیە، بەڵام بە شوێن ئەوەوە نییە هەموو هەلێک بقۆزێتەوە بۆ ئەوەی وابکە خەڵک ڕێزی بگرن. ئەو بە شێوەیەکی سەرسوڕهێنەرانە بەبێ گوێدانە بیرکردنەوەی کەسانی تر کاری خۆی دەکات و قەتیش گرنگی بەوە نادا کە هەر دەبێ خەڵک قسە و کارەکانی ئەویان بەلاوە پەسەند بێت. زۆر باشەوە دەزانێت کە هەر چەشنە قسەیاکارێک ژمارەیەک نەیاری بۆ دروست دەبێت و هەر بۆیە گەر بڕیارە ژیرانەکانی لەگەڵ ڕوانگەی کەسانی تردا نەیاتەوە، پێداگریان لەسەر دەکا و گوێ ناداتە قسەی ئەموو ئەو. زۆر سادە و ڕاستگۆ و خاکیە و هەر بۆیە هەوڵ نادا بۆ دڵخۆشکردنی بەرامبەرەکەی هەندێک وشە بخزێنێتە ناو قسەکانیەوە کە بواری خۆ دەرخستنی بۆ دەڕەخسێ ناشڵەژێ و ئەگەر بواری واشی بۆ نەڕەخسی واز لە کارەکەی خۆی ناهێنێ. کەسێتی سالم تەواوی زانیاری و هەواڵەکان لە هێڵەکی زەینی دەدات و پاش بژارکردن و پاکبوونەوە لە شتە ناڕاست و بێکەڵکەکان لە پاشخانی زەینیدا پاشەکەوتی دەکا بۆ ئەوەی لە کاتی لەباردا بۆ گەشە و هەڵدانی خۆی کەڵکیان لێوەرگرێ. ئەو بە ئارامی دژایەتی ئەو دابوونەریتە ڕواڵەتیانە دەکا کە بۆ زۆر کەس جێگای بایەخن و زۆر بە ئاسانی یاساپڕ زرق و برق و بێمانەکان پشتگوێ دەخات. کەسێکە پشتی بەستووە بەخۆی و تەنانەت ئامادە نییە بەبێ هەڵسەنگاندن پێودانگە کلتوریەکان قبوڵ بکە. بێگومان بەو مانایە نییە لاسارانە لە بەرامبەر بەها کلتوریەکان دەوەستێتەوە، بەڵکو لە ڕێگای دەنگی دەرونیەوە ئاگادار دەکرێتەوە چ کاتێک بە شێوەیەکی ژیرانە و شارەزایانە دژایەتی بکات. کەسێتی سالم دەزانێت لە چ شوێنێکدا پێ بکەنێت و چۆن خەڵک بخاتە پێکەنین. ئەو لە هەموو ڕەوشێکدا ڕووخۆشە و لە جددیترین ساتەکاندا پێکەنینی لەسەر لێوە. هەمیشە پێدەکەنێت و شەیدای ئەوەیە بە شێوەیەک لە شێوەکان ئەوانی تر بخاتە هەرگیز نایەوێ بە گاڵتەکردن بە کەسێک ئەوانی تر بخاتە پێکەنین و
هەر لە بنەڕەتەوە بە خەڵک پێ ناکەنێ، بەڵکو لەگەڵ خەڵکدا پێدەکەنێ. ئەو ستایشی سروش دەکات و بە تاسەوەیە ماڵ بەجێبێڵێت و ڕوو کاتە ئامێزی سروشت و بە ناویدا بگەڕێت و شوێنە بایر و دەست لێ نەدراوەکانی تاقی بکاتەوە. شەیدای کەژوو کێوە، خۆر ئاوابوون، ڕووبار، گوڵ، گیانلەبەر و دار و درەختە. تەنانەت ئەگەر چەندین جار دیمەنەکانی سروشت ببینێ بەڕێزەوە ستایشیان دەکات و بە بینینیان سەرمەست و حەیران دەبێت. هەمیشە گەڕانی بە ناودارستان و بێشەڵانی پێخۆش و ئارام بەخشە. هەرگیز لە بینینی باڵندەیەک پشیلەیەکی پاڵ دەرگا و دیمەنی لەو چەشنە تێر و ماندوو نابێت. ئەو تامەزرۆی سیرکردنی گیانلەبەرانە. بەلای زۆر کەسەوە هەڵسوکەوتی کەسێتی سالم ساختەیە و ناڕاست دەنوێنێ، بەڵام نمونەی ئەم کەسێتیە بە جۆرێک نوقمی سوودوەرگرتن لە ئێستایە بۆ گەیشتن بە بەختەوەری کە گوێ ناداتە ئەوەی کەسانی تر چۆنی بیر لەسەر دەکەنەوە. لەگەڵ ئەوەشدا زۆر بە وردی سەرنجی هەڵسوکەوتی ئەوانی تر دەدات و ئەو شتەی لای ئەوان ناڕۆشنە و ناتوانن بڕیاری لەسەر بدەن بۆ ئەو ڕوون و ئاشکرایە. ئەو مەسەلانەی زۆر کەس لە هەنگاونان سار دەکەنەوە لە ڕوانگەی ئەوە بەسیت و سادەن و دەتوانێت بە سادەیی چارەسەریان بکات. شپرزەنەبوونی ئەو لە بەرامبەر مەسەلەکاندا دەبێتە هۆی ئەوەی ئەو بربەستانە بەزێنێ کە زۆر کەس ناتوانێ بیان بڕێت. زۆر کەس دەکەونە بەرهەڕەشەی کەسەکان و ڕووداوەکان و جۆری بیرکردنەوەکان لە کاتێکدا کەسێتی سالم هەر نازانێ بە چ شێوەیەک دەکرێت بکوێتە بەرهەڕەشەی ئەو شتانە. ئەستەمە خەڵکی ئاسایی لەو جیاوازیە بگەن هەر بۆیە ئەم خەسڵەتە ئەو وەک کەسێکی هەڕەشە ئامێز پیشان دەدا، بە هیچ شێوەیەک خۆی لە مشتومڕێکی بێ ئەنجام نادات و یان وەک تەنافبازی سێرک بۆ خۆ دەرخستن و بەدەستهێنانی ئێعتیبار خۆی لە هەموو کێشەیەک هەڵناقورتێنێ. لەو بڕوایەدایە دەرگیری و کێشمەکێش تەنها مرۆڤ لاواازتر دەکات. ئەو هەمیشە وەک یارمەتیدەرێکی دڵسۆز لە ڕێزی پێشەوەی چالاکیە کۆمەڵایەتیەکاندایە و هەمیشە کارێک دەکا ژیانی خەڵکی تر خۆشتر بکە. کەسێتی سالم ناڕوانێتە جیاوازیە ڕواڵەتەکانی نێوان مرۆڤەکان و هەر بۆیە ڕەش و سپیژن و پیا و گەورە و بچووک و هاوڵاتی و خارجی لای ئەو وەکێکوان. ئەو کەسێکی دەروون نەخۆش نییە و هەر کات تووشی نەخۆشیەک بێ لە جیاتیەوەی بەردەوام خۆی بەم کون و ئەو کوندا بکات و بکڕۆزیێتەوە، ئەو توانایە لە خۆی داشک دەبا کە چۆکی بۆ دانەدا و خۆی لە دەستی ڕزگار بکات. ئەو خۆی خۆش دەوێ و هەر بۆیە باش دەخوات و بەشێک لە کاتی ڕۆژەکەی بۆ وەرزشکردن تەرخان دەکات. وانییە لە ناڵی بدات و لە بزماریش خۆی لە پشتپەردەی دەورە کۆمەڵایەتیەکاندا ناشارێتەوە، ئاخر ئەو درۆ و تێکدانی حەقیقەت بە خۆفریودان دەزانێت. کەسێتی سالم بە پێویستی نازانێ هەموو ڕووداوەکانی ژیانی خۆی بۆ کەسانی تر باس بکات. هەروەها ئەگەر بزانێ بە وتنی ڕستەیەک یا ڕاستیەک هەستی کەسێک دەڕوشێنێت بە شێوەیەکی تر ئەو ڕاستیە باس دەکات. کەسێتی سالمە و مافە بۆ خەڵک بەڕەوا دەزانێت کە خۆیان بڕیار لەسەر ژیانی خۆیان بدەن و هەرگیز سەلیقەی خۆی وەرناداتە ناو بڕیارەکانیانەوە. کاتی خۆی بە داوەریکردن لەسەر ژیانی خەڵک بەفیڕۆ نادات و لە جیاتی قسەکردن لەسەر خەڵک لەگەڵ خەڵکدا قسە دەکات و لە جیاتی بە هەڵەکار دانانی ئەوان یارمەتیان دەدا بۆ ئەوەی کەم و کوڕیەکانیان نەهێڵن و بزانن چ بەرپرسیارەتێکیان لە ئەستوێت. لەو کەسانە نییە لێرە و لەوێ دانیشێت و دەستکات بە دەنگۆ بڵاوکردنەوە و ڕێنەکردن، چونکە بە جۆرێک بە ژیانی خۆیەوە سەرقاڵە کە فریایە ئەو شتانە ناکەوێت. لەو بڕوایەدایە ئەوانەی ئەهلی کارن خەریکی کار و تێکۆشان و فزوڵ و مراقەبەکارەکانیش تەنیا سیر دەکەن و جیا لە لۆمە و سەرزەنشتکردن هیچی تریان لەدەست نایەت. کەسێتی سالم هەموو کارێک بە شارەزایانە و بە شێوەیەکی تایبەتی خۆی ئەنجام دەدات و جا چ ئامادەکردنی قاپێک شۆربا بێ یا نووسینی راپۆرتێک بێ یاخود ڕێخستنی باخچەیەک بێت. ئەو بۆ ئەنجامدانی هیچ کارێک پرسوڕا بە کەسانی شارەزا ناکات و کتێب ناخوێنێتەوە،
بەڵکو بە شێوەیەکی لەبار و گونجاو مامەڵەی لەگەڵدا دەکات و ئەمە داهێنەریە و بێ چەند و چوون سەرجەمی کەسێتیە سالمەکان داهێنەرن. لە تایبەتمەندیەکانی کەسێتی سالمەوەیە کە وزەیەکی زۆر و سەرنجڕاکێشی هەیە، بە شۆر و شەوقەوە دەڕوانێتە ژیان، توانای کەسێکی ئاسایی هەیە، بەڵام ئەو خۆشەویستی و حەزەیە کە وزەیەکی لە گوڵ لەودا چڕ دەکاتەوە و هانی دەدا بۆ هەڵسوڕانێکی لەو چەشنە کەم دەخەوێ و نازانێ ماندوێتی و وەڕەزی و هیلاکی چییە. هەستەکان، ئەندێشەکان، هەوڵ و تەقەلا و هەڵهەلەکان کۆی ڕووداوەکانی ژیانی پێک دێنن. تەنانەت ئەگەر لە زیندانیشدا بێ بە شێوەیەکی داهێنەرانە و تازەگەریانە بیر و هۆشی خۆی دەخاتە کار بۆ ئەوەی بە کەڵگوەرگرتن لە کات شۆر و شەوقی بۆ ژیان بێڵێتەوە و نەهێڵێت ئفلیس بێت. کەسێتیەکی سالم نەترس و ئازا و پەیجووری ڕاستیە. ئەو هەرگیز پەیوانیە زانیاری پێویستی لایە و بەردەوام هەوڵ دەدا بۆ زانیاری زیاتر، تا ئەو ڕادەیەی کە تەنانەت خەڵکی ئاسایی لە پشت و درێژیە و ئینسانە بۆ دۆزینەوەی ڕاستی ماندوو دەبن. بۆ نمونە گەر چاوی بەسەر تاشێک بکەوێ هەوڵ دەدا شتێک لەسەر تاشی فێر بێت، یان دەیەوێت بزانێ بە چ شێوەیەکە یان بەڕێوەبەری کۆمپانیایەک چ ئەرکێکی لە ئەستۆیە. لە کەسێکی شاعر دەپرسێ مەبەستی لەو شارە چی بووە و تەنانەت هەوڵ دەدا لە منداڵ و ئاژەڵەکانی شەوشت فێر بێت. ئەو لەبەرەوەی قەت هەست ناکا زانیاری تەواوی لەلایە، هەمیشە خۆی بە قوتابی دەزانێ نەک مامۆستا. کەسێتی سالم نەک لە شکست ناترسێت، بەڵکو بەرەو پیریشی دەچێ. ئاخرەوە شۆر و شەوق و حەزە ئەو بۆ هەسوڕان هان دەدات. لە ڕاستیدا هەوڵ دەدا حەزە دەرونیەکانی خۆی ڕازی بکات. هەر بۆیە پند و ئامۆژگاریەکانی ئەو ئاکامە نەخوازراوەکان لە تێکۆشان ساردی ناکەنەوە. کەسێتی سالم دەتوانێت هەستە شێوێنەرەکان لە خۆی دوور بکاتەوە و لە بەرامبەردا و ڕوژانە بنیادنەرەکان خێراتر بکە. ئەو لە هیچ ناترسێت تا لە لای خەڵکی پاساو بۆ کارەکانی بێنێتەوە و لە پێچەوانە و هەرگیز لەوەی کەسێک بە پێی حەزی ئەو خەڵس و کەوتی نەکردووە نیگەران نابێت. خەڵک چۆنن قبوڵیان دەکا، سادە و ڕووڕاستە و قەت هەوڵ نادا کەسانی تر بخاتە ژێر کاریگەری خۆیەوە یان بۆ دڵخۆشکردنی ئەوان جلی تایبەتی لەبەرکە. تااقەتی مشتومڕ و دەمەقاڵەی نییە و کە هەندێک کەس بە شێوەیەکی دەمارگیرانە پێکەوە دەدوێن بە خوێن ساردیەوە گوێ بۆ قسەکانیان دەگرێ و ڕوانگەی خۆی دەردەبڕێت، بەڵام هەوڵ نادا ئەوانی تر بەو قەناعەتە بگەێنێت کە ئەو لەسەر حەقە. کە خەڵک دژایەتی بیرروڕاکانی دەکەن دەڵێ کێشەیەک نییە، ئێمە تەنیا پێکەوە جیاوازین. پاشان بەبێ ئەوەی هەوڵدا کەسی بەرامبەر بە قەناعەت بگەێنێ زۆر سادە لە باسەکە دەگوزەرێت. بە پێی پێودانگە ڕەفتاریەکانی شوێنی ژیانی هەڵس و کەوت ناکات و دۆستایەتیەکەی سنوور ناناسێت. بنەماڵە، جەماوەر، گروپ، شوێنی ژیان و شار و هەرێم یا وڵات پێناسەی ئەو نین. ئەو خۆی بە ئەندامێکی کۆمەلگای مرۆڤایەتی دەزانێت و بەم پێیە ئەو بە یەک چاو سەیری کەسێکی بێکاری نەمسایی و کەسێکی بێکاری ئەمریکی دەکات. لای ئەو شەڕ گرفتێکی گەورەی کۆمەلگای مرۆڤایەتیە و هەرگیز بۆ شادمان نییە دوژمن زۆری بێ کوژرا بێت. بەرچاوتەنگ نییە و کە دەبینێ کەسێک لە بوارێکی تایبەتدا ئیمتیازێکی هەیە، ئەو کەسە بە شیاوی ئەو ئیمتیازاتانە دەزانێت. هەرگیز لە یاریکردندا ئاواتەخوازی ئەوە نییە بەرامبەرەکەی خراپ یاری بکە تا ئەم بیباتەوە، وەکو حەز دەکا بە ئەنجامدانی یاریەکی جوان و کارکردنە سەر بەرامبەرەکەی سەرکەوتن بەدەست بێنێت. کەسێتی سالم باڵندەیەکی ناوازێ و گەرچی ژیانی بێکێشە نییە، بەڵام ناهێڵێ ئەم کێشانە دنیای دەرونی بشێوێنن. ئەو هەموو ڕۆژێکی پڕ لە خۆشی و شادیە و تەواوی ساتەکانی ژیانێکی ڕاستەقینە دەباتە سەر و هەر کات لە ژیانیدا تووشی هەڵەیەک بێ لە جیاتی ئەوەی کە دەستە و ئەژنۆ خۆی بخزێنێتە سوچێک و دۆژدا بمێنێ و خەفەت بخوات، بەرز دەبێتەوە و خۆی دەتەکێنێ و سەر لە نوێ دەست پێ دەکاتەوە. کەسێتی سالم هەرگیز عەوداڵی شادمانی نییە، بەڵکو
بەڕاستی دەژی و شادمانیش پاداشتی خۆیەتی. ئێوەش ئەگەر لەو پەڕی خۆیدا سوود لە ئێستا وەرگرن ئەوە دەتوانن یەکێک لەو کەسانە بن و ژیانتان بگەشێتەوە بۆ ئەوەی هەر ئێستا ئەم ڕوانگە شادی بەخشە بکەیتە سەر مەشقی ژیانت هەر هێندەی بەسە کە بڕیار بدەی بەو شێوەیە بژیت. ئەندێشە هەموو شتێکە. لە سەدانەوە و نۆی بوونی مرۆڤ نەدەبینرێ و نەبۆن دەکرێ و نەوێ نادەکرێ. موشەکان ناتوانن وەسفی ئەم کۆمەڵەیە بکەن چونکە ماناکەی بە گەورەیی و بەرینی جیانی بوونەوەرەکانە و تەنیا دەتوانین ناوی ئەندێشە وێنە زەینیەکان وێناکردن و هەستی لەسەر دانی. سیستەم و بنەماکانی ئەم بەشەی ژیان تەواو جیاوازن و ئەندێشە کە لە سەدانەوە تونۆی بوونمانە لە ناو سەدایەکی بوونمان کە جەستەی ڕاگیراوە و زۆرترین وزەی خۆمان لەم بەشەدا بەکاردێنین تا بە هەستە مادیەکانی خۆمان لە یەکتر بڕوانین و گەردون و ڕووداوەکانی دەور و پشتمان تاقی بکەینەوە. کۆیە و ڕووداوانەی لە ڕابردوو ئێستا و داهاتوودا تاقییان دەکەیتەوە لە چوارچێوەی فکردایە. ئەو شتەی لە نێوانی تۆ هاوسەرەکەت و منداڵەکان و ناسیاوەکانتدا پەیوەندی دروست دەکا فکرە، چاوچنۆکی و پاوانخوازی و ویستی خاوەنداریەتی بۆ شتەکانیش تەنیا لە چوارچێوەی ئەندێشەدایە. بێگومان تۆ ناتوانی مستیلەیەکی ئەڵماس یا خانوویەک بیت، تەنانەت ناتوانی خاوەنیشیان بیت، کەواتە تەنیا دەتوانی لە چوارچێوەی زەینی خۆتدا تاقییان بکەیتەوە، هەر بۆیە کە بیریان لێ ناکەینەوە ئەو شتانش نامێنن. گەورەترین ڕژێنەری هۆرمۆنی سێکسی لە جەستەی مرۆڤدا مێشکە. لە ئەنجامی ئەندێشە و وێناکردنە زەینیەکانەوەیە کە هەستە سێکسیەکان دروست دەبن. بە دەربڕینێکی تر سەمای ژیان تەنها دەرەنجامی ئەندێشەیەکە. یاسای هۆ و ئەنجام واتە عیلەت و معلول کە بەسەر ژیانی مادیمانەوە باڵا دەستە ناچێتە چوارچێوەی ئەندێشەوە. بۆ نمونە گەر تۆ لە شیکاگۆیت و حەز دەکەی بچی بۆ ئەفغانستان پێویست ناکە سواری تەیارە بیت و بچیت بۆ ئەوێ، بەڵکو تەنیا پێویستە شەمەنەفەری بیرکردنەوە و ئەندێشە و وێناکردن بخەیتە کار و لە چاوتروکانێکدا بگەیتە ئەوێ. بە دەربڕینێکی سادەتر دەتوانی لە دنیای ئەندێشەدا هەموو شتێک بیت و هەموو کارێک بکەیت و بۆ هەموو شوێنێک بچیت. ئەندێشە وزەیەکی هەمیشەیی و لە بڕان نەهاتووە و واتە لە بڕان نەهاتووە زات و جەوهەری تۆ بەر لەوەی بێیتە ئەم دنیایەوە هەبووە و جەستەتان بۆ ماوەیەک بۆتە مەنزڵگەی. بێگومان بەنەمانی ئەو جەستە مادیە ئەندێشە هەردەمێنێ تەمەن و ساڵ و ڕۆژ تەنیا سەر بە جیهانی فیزیکیە و لە ڕاستیدا ناتوانین بۆ ئەندێشە و ڕەبانیەت و هەست تەمەن دیاری بکەین. هەر 7 ساڵ جارێک خانەکانی لە ژنێ دەبنەوە، کەواتە 7 ساڵ بەر لە ئێستا تۆ لاشەیەکی ترت هەبوو و هەر بەم جۆرە بە درێژایی تەمەن ئەندێشەتان چەندین قاڵبی فیزیکی دەگۆڕێت. کاسێتی سێیەم دیوی دووەم لە لاپەڕە سەتەوە تا کۆتای. جەستەی مرۆڤ گۆڕانی بەسەرا دێت، پیر و پەرپوت دەبێت و دەمرێت، بەڵام ئەندێشە کە لە نەمریەوە سەرچاوە دەگرێت پاش نەمانی جەستەی مادی تێکەڵ بە نەمری دەبێتەوە و درێژە بە ژیانی خۆی دەدات. ئەندێشە خێراترین شەپۆلە. ئێمە لە دنیای شەپۆلەکاندا دەژین، واتە کۆمەڵەی گەردوون لە مادەیەک دروست بووە کە چەندین شەپۆلی پلە جیاواز لەخۆ دەگرێت. بەم پێیە گەرچی تەواوی خانەکانی پێکهێنەری شتەکان بە ڕەقی دێنە پێشچاو، بەڵام شەپۆل دەدەن.
ئەگەر بە مایکرۆسکۆپێکی زۆر بەهێز لە شتەکانی دەور و پشتمان بڕوانین دەبینین بەش و خانەکانیان لە جوڵەدەن. خانەکانی جەستەشمان بەشێکن لەو شەپۆلە بزۆزانە کە لەسەر هێڵێکی زۆر بە فراوانی ئەودا دانراوە. لە ڕاستیدا ئێمە ببینین یا بەدەستلێدانی شتێک بەوەی هەستە مادیەکانەوە هەست بە کاریگەریەکانی ئەم شەپۆلانە دەکەین. لەبەرەوەیە ناتوانین باشکرا شەپۆلە لەرینەوەییەکان ببینین کە چاوەکانمان وەرگرێکی لاوازن و ناتوان نەو شەپۆلانە وەرگرن، چونکە خێراییەکەیان لە خێرایی تیشک کەمترە. لەناو کۆمەڵە شەپۆلەکانی گەردووندا شەپۆلەکانی فکر خێراترین شەپۆلن و لەو ڕۆوە جێگای بایەخە کە ئەم پاڵنەرە بەهێزە بەردەوام لەبەر دەستماندایە. هەرکە لەم قاڵبە فیزیکی و هەستە مادیانە دەرچین و ڕووبکەینە ئەندێشەی خۆمان کە پەیوەستە بە هۆشیاری و زانایی خوداییەوە لە پشت هەموو شتێکەوە عەقڵ و هۆشیاری باڵا دەبینین. بۆ نمونە هۆشیاریەمان بۆ دەردەکەوێت کە لە گیاکاندایەوە ئەو بوارەیان بۆ دەڕەخسێنێت تا پێکاتە کیمیاییە پێویستیەکانیان دروست بکەن. پاشان هەستی هاوخەمی و مرۆڤ دۆستی تان و پۆمان دادەگرێ و ئامادەی فیداکاری دەبین و ئەمە دەستپێکی گۆڕانکاریەکی گەورەیە لە دەروونماندا. گۆڕان سروشتی جیان وا دەخوازێ هەموو شتێک لە گۆڕاندا بێ. جەستەی مرۆڤ بەردەوام دەگۆڕێت و ئەگەر بڕوات بەو قسەیە نییە بە وردی سەیریاوێنە بکە ڕەنگە چرچولۆچی تازە بە سیماتەوە ببینی، یان هەست بکەی پێڵوەکانت کەمێک داکەوتون یان یەکێک لە ددانەکانت کلۆر بووە. قاڵب و قەوارەی ئێوە بەردەوام لە گۆڕاندایە تا ئەوەی بە بەجێهێشتنی ئەم جیهانە دەچیتە قاڵبێکی یا قۆناغێکی تری هۆشیاریەوە. ئەندێشە و بیرروڕاکانی مرۆڤیش پەیڕەوی لەم یاسامەندیەی ژیان دەکا کە بیر لەو ڕووداوانە دەکەیتەوە چەندین ساڵ پێشتر نیگەرانیان دەکردی بەلاتەوە سەیرە چۆن ئەم مەسەلە هاکەزاییانە ئازاریان داوی. هەروە شتانەی ئێستا پێیانەوە نیگەرانی 5 ساڵی تر بەلاتەوە بێبایەخ و هیچ دەبن. لە بیرمە سەردەمێک چەند جارێک تێبێکم خوێندەوە کە چەندین ساڵ پێشتر لە هیندستان نووسرا بوو و چەندین چیرۆکی خۆشی تێدا بوو، بەڵام هیچی وای لێ تێ نەدەگەیشتم. چەند ساڵ دواتر جارێکی تر کتێبەکەم دەستدایە و کە سەیری نووسینەکانیم کرد بابەتەکانی بەلامەوە زۆر ئاسان و سادە بوون. بێگومان لەو کاتەدا تێگەیشتنم زیاتر ببوو و ئاستێکی تازە لە هۆشیاری بواری وەدەسێنانی ئەزمموی تازەی بۆ ڕەخساند بوو. بە چاوکراوەیی بڕوانە دنیا زۆربەی خەڵک تەنیا بڕوایان بەو شتانەیە کە باشکرا دەیان بینن. ئێمە ناتوانین زۆرێک لە دیاردە سروشتەکانی وەک با یا تەزووی کارەبا بە هەستە مادیەکان تاقی بکەینەوە تا و کاتەی خۆت لە جەستەی فیزیکیدا زیندانی بکەی و پێتوا بێت کۆمەڵەی گەردوون هەرم جیهانە مادیە لە بوارە جیاوازەکانی ژیاندا تووشی شکست دەبیت. دەبێت لە قاڵبی فیزیکی خۆت دەربچیت و بربەستەکان بەزێنیت و قوڵتر بڕوانی تا عەقڵ و هۆشیاری باڵا. ئەگەر بە چاوێکی کراوەوە بڕوانیت هەموو ئەو شتانەی وە کاڵۆزی و نیگەرانی ترس لە مردن و ئەو کێشانەی زۆر کات خەڵک لە هەوراز و نشێوەکانی ژیانیاندا تووشی دەبن بە وەهمێکیان دەزانیت. لەوەها ڕەوشێکدا ئەگەر بە قوڵی هۆگری فاکتەری دنیایی بیت هۆشیاری باڵاتر فریاد دەکەوێت و بە جۆرێک زنجیرەکانی وابەستەبوون دەپسێنێ کە بە خۆت دەڵێی ئەرێ ئەوە کاری من بوو. دەتوانین بە ڕوونی ئەو وەهم و خەیاڵی دەبێتە هۆی خەم و نیگەرانی و تووڕەی و بۆغز بە چاوی دڵ هەست پێ بکەین. هەر بۆیە قەت بە گشت ڕووداوە ناخۆشەکانی ژیاندا ناچیتەوە، چونکە بەشێک لە هۆشیاری باڵا پێت دەڵێت ئەگەر فڵانە و فیسارەکارە ئاکامێکی بەدواوە نەبوو گرنگ نییە. ئەگەر دۆست و ناسیاوەکان شتێکیان هەیە و تۆنی تەقەی ناکات، چونکە ناتوانی بیتە خاوەنی شتێک. ئەوەی هەتە کاتەکانی ئێستایە و ئەوەی دەکرێت لە ئێستادا بیکەی ژیانکردن و چێژ وەرگرتنە. ئەگەر شتێکی وەک سپرینگ تا ڕادەیەکی دیاریکرا و ڕابکێشی دەگەڕێتەوە جێی خۆی، بەڵام لە ڕادەی خۆی زیاتر ڕابکێشێت ئیتر وەک خۆی لێنایەتەوە و بەپێی ئەم لۆژیکە ئەگەر زەی ناسۆیەکی تری بەڕوودا بکرێتەوە چیتر ناگەڕێتەوە ڕەوشی هەوڵی خۆی.
مرۆڤ بە هێزی ئەندێشە دەتوانێت تا ئەو شوێنە بچێتە پێش کە چەندین مۆعجیزە بخۆقێنێت. چاوکرانەوە ئازادیەکی سەیر لە کردەوەدا پێک دەهێنێت. بۆ نمونە کە دەڕوانینە سیمای منداڵێک پێی بە جوانی و کامەڵبوونێک دەبین کە تا ئەو کاتە بە شاراوەیی مابووە. چیتر بە پێویستی نازانی ئەوانیتر بە قەناعەت بگێنی تاوا بزانن هەمیشە تۆ ڕاستی و لە جیاتیەوەی بە مشتومڕ ئەوانی تر بێنیتە بەری خۆتەوە ئەو مافەیان پێڕەوا دەبینی کە خاوەنی بیر و ڕای خۆیان بن و لەسەریشی پێداگیر بن. پاشەوەی دەستە ڕاگەیشت بە بەشی باڵاتری بوونی خۆت ئەوە پەیوەندیەکەت لەگەڵ خۆتا بتەوتر دەکەیت و لە ئەنجامدا زۆرێک لە دۆستەکانت کە ڕۆژێک بەلاتەوە گرنگ بوون ئەو بایەخیان نامێنێت و تەنیا قەناعەت دەکەی بە چەند دۆستێک. گەرچی لە هەموو بوارەکاندا وەک تۆ بیر ناکەنەوە بەڵام هەمیشە پشتیوان و یارمەتی دەرتن. لەم قۆناغەدا بە نیسبەت خەڵکەوە هەست بە سۆز و خۆشەویستێکی سەیر دەکەی بە جۆرێک کە تەنانەت دوژمنە سێند خواردوەکانیشت لەم خۆشەویستیە بێبەش نابن. هەستی ئاوخەمیت بۆ وانی تر زیاتر دەبێت و ئەو بوارەت بۆ دەڕەخسێنێ کە باوک خاوەن پیشە یا وەرزشەوانێکی باشتر بیت کە پەیوەست بوو بە هۆشیاری زانایی باڵاترەوە ئاشتی خۆشی و ئاسوودەیی دەروون ناسنامەی تۆیە نەک پارە و سەروەت و سامان کار و جۆری ڕەگەز. لە دنیای هۆشیاریدا خۆپەرستی و مەنیەت بە ئاوەژوو دەبینیت. لە نێوان تۆ وانیتردا سنوورێک نامێنێت و ڕستەگەلێکی وەک من گەورەترم پارەی زۆرترم هەیە و هۆش و ژیرێکی زیاترم هەیە مانایان نامێنێ. هەز دەکەیت هەمووان پەیوەندیان بە تۆ هەیە و پەیوەستن پێتەوە و لە ئەنجامدا ڕایەڵەکانی نزیکایەتی لەگەڵ لەوانی تردا بەرینتر دەکەیت. چاوکراوەیی پێناسەکە دەگۆڕێت. چیتر فرۆشیار نووسەر یا باوکێک نیت بەڵکو بە ئەندامێکی بنەماڵی گەورەی مرۆڤایەتی دەژمێرێت و بەردەوام هەست بۆ دەکەیت کە هەموو بە ئاراستەیەکدا دەڕۆن و تەنها جیاوازیانەوەیە کە هەر یەکە و لە شوێنە جۆرا و جۆرەکانی ئەو ڕێگەیەدا خەریکی کارن. زۆر کار خەڵکە و ڕووداوانەیان بە تەواوی لەبیر دەچێتەوە کە سەعاتێک پێشتر ڕوویاندابە و لەم بابەتەوە نیگەرانن. لەوە خافڵن کە دەکرێت لە بیرچوونەوە نیشانەی چاوکرانەوەی تەواو بێت. ئاخر مرۆڤی چاوکراوە هەموو ڕووداوەکانی ڕابردوو بە شتێکی لە دەست دەرچوودا دەنێ و بە شێوەیەک بە ئێستاوە سەرقاڵە کە لە زەینیدا شوێنێک بۆ بیرکردنەوە لە ڕووداوەکانی ڕابردوو نامێنێتەوە. لایەنە جیاوازەکانی ژیان. تا ئێستا خەوت بینیوە؟ زۆربەی خەڵکی پرسیاریەوەم لێ دەکەن پاش مردن دەچنەکوێ و منیش لە باتی وەڵام لێیان دەپرسم ئەی لە خەو و خەیاڵدا بۆ کوێ دەچن و چی دەکەن؟ لە دنیای خەیاڵ و پاش مردن شوێن و جێگە هیچ مانایەکیان نییە. پێشتری شوتمان مرۆڤ بوونەوەرێکە چەند لایەنی هەیە و هەر یەکێک لەم لایەنانە یاسا و ڕێسای تایبەت بە خۆیان هەیە و دەکرێت لایەنەکانی ژیانی مرۆڤ بە پەیژەیەک بچوێنین کە سێ پلەی هەیە. پلەی خوارەوەی پەیژەکە قۆناغی خەون و خەیاڵە و دووەمیان فیزیکیە و ئەوی تریان دنیای دوای مردنە. مرۆڤ بەلایەنی کەمەوە یەک لە سەرسەی تەمەنی لە خەودایە و لە ئەنجامدا پەیڕەوی لە یاسانویەکان دەکات. لە جیهانی خەیاڵدا کات شوێن سەرەتا کۆتایی مردن هۆکار و ئەنجام مانایان نییە و تەنها لەو ڕۆ بایەخی هەیە کە تاکە ڕێگای گەیشتن بە ئاستێکی تری هۆشیاریە لەم جیهانەدا. مرۆڤ لەم بەشەی ژیانیدا بە شێوەیەکی کاتی لە قاڵبی فیزیکی خۆی دەردەچێ و تەواو پشت بە ئەندێشەی خۆی دەبەستێت. هەر بۆیە توانایەکی داهێنان لەودا پێک دێت کە تەواوی بربەستەکان لا دەبا و هەرچی بێوێ دەتوانێت دابینی بکە. بۆ نمونە گەر لە خەودا دەبینێ خەریکی شۆفێریە و دەگاتە هەڵدێرێک بۆ درێژەدان بە ڕێگاکەی باڵ دەردێنێ و دەفرێت. گەورەترین دەرس کە لە دنیای خەیاڵ فێری دەبینەوەیە کە بە پشتبەستن بە هێزی ئەندێشە ئەو توانایەمان دەست دەکەوێ کە لەمپەرەکان بکەین بە هەل و توانای داهێنانمان هەبێت. پێغەمبەر و پیاوچاکانی خوا بەهۆی ئەوەی چوو بوونە ئەو دی و جەستەی مادیانەوە و پەیوەست ببوون بەلایەنی معنەویەوە توانای موعجیزە خوڵقاندنیان هەبوو. ئێمە هەمومان خەون دەبینین و بەچوونە ناو دنیای خەیاڵەوە دنیای ژیانیشمان دەگۆڕدرێت و دەچینە ناو دنیای ئەندێشەی بەتینەوە.
یا دەچینە ناو دنیای ئەندێشەی پەتیەوە. ئەوەی لە دنیای خەیاڵدا ئەنجامی دەدەین بە شێوەیەک لە شێوەکان لە جەستەماندا ڕەنگ دەداتەوە. بۆ نمونە ئەگەر کەسێکی چەقۆ بەدەست بێتە خەومان و ڕەشەمان لێ بکات و لە پڕ خەبەرمان بێتەوە، سەیر دەکەی تووشی دڵەکوتە بووین. دیاردەیەکی زۆر سەرنجڕاکێش کە ئینسان لە خەودا تووشی دەبێت شەیتانی بوونە. مرۆڤ لە جیهانی خەودا بە توانایی بەهێزی بیرکردنەوە هەمان ئەو هەستە لەودا دروست دەبێ کە ژن و پیاوێک لە هۆشیاریدا تاقی دەکەنەوە. تەنانەت ئاو هاتنەوە کە دەتوانێت ژیانێکی نوێ دروستکە بەهۆی ئەندێشەیەکەوە و لە قاڵبی خەیاڵدا ڕووەدا. پەیوەندی نێوان لایەنەکانی ژیان. دەتوانین لە کاتی بە ئاگابووندا پەیوەندی بکەین بە کەسێکەوە کە خەوتووە. پێشتر براکەم پەیوەندیەکی لەو چەشنەی لەگەڵ مندا هەبوو. جارێکیان سەرچەفێکی دامێ و وتی ئەمە کراسەکەتە و لەبەری بکە و چۆ بۆ قوتابخانە. لەم حاڵەدا لە بەرچاوی ماڵەوەمان گاڵتەی پێکردم و پێم پێکەنی. ئەو لە خەوی مندا دەورێکی بە ئەستۆ دەگرت و بە چەند سەعات پەیوەندی خۆی لەگەڵ مندا دەیەشتەوە. لە دنیای خەوندا یا لە دنیای خەودا خەون بۆ من وەک ڕاستی وابوو. تەنیا پاش بە ئاگاهاتنەوەم بوو کە دەمتوانی پێی بە تەسەورە پوچ و بێبنەماکانم برم. بەڵام ئەو کە بەخەبەر و هۆشیار بوو شایەتی تەسەورات و وەهمە پوچ و بێبنەماکانی من بوو. هەرەوەندەی بەس بوو خەبەرم کاتەوە تا بگەمە ئاستی هۆشیاری ئەو پێی بە تەسەوراتە پوچ و بێبنەماکان بنم. قۆناغی باڵای ژیان واتە دنیای پاش مردنیش یاسا و ڕێسای تایبەتی بەخۆی هەیە کە دەگەین ئەم قۆناغە لە گۆڕان و سەیری ڕابردوو دەکەین تێدەگەین چ وەهم و خەیاڵاتێکی پڕوپوچمان لەسەردا بووە. پاش گەیشتن بەم قۆناغە لە هۆشیاری پەردەکان لا دەدرێن و نەبینراوەکان ئاشکرا دەبن و لەوێدایە کە مرۆڤ تێدەگا سەرجەمی هۆگری و وابەستەبوونەکان بە ژیانی مادی وەک خەوبینینەکانمان بێبنەما و پوچن. بۆ ئەوەی ئێمە بتوانین پێی بە تەسەوراتە بێبنەماکانی خۆمان بەرین، پێویستمان بەوەیە کەسێک لە دیاری هۆشیاریەوە دەستمان بگرێ. لەو دیارەوە کە پاش مردن پێی دەگەین. پێویستمان پێیەتی تا لە سیمایەکی مرۆییدا بێتە ناومان. پەیوەندیمان پێوە بکات و لەو خەون و خەیاڵە ڕزگارمان کە کە لەم زەویە خاکێدا بۆ خۆمانمان دروست کردووە. ئەم ئەرکە لە ئەستۆی پیاوە خوداییەکاندایە چونکە ئەوان لە پشتە سەوراتە مادیەکانەوە ڕاستیەکان وەک خۆیان دەبینن. بۆ نمونە عیسای مەسیح وەک دارتاشێک هاتە ناو خەڵک بۆ ئەوەی ڕاستیەکانیان وەک خۆیان پیشامدات و لە ئاست دنیای ئەزەلی و ئەبەدیدا بە ئاگایان بێنێتەوە. دوالیزمی هێزەکانی گەردوون. بۆ ساتێک بیر لە هێزە لێکدژەکانی دوو جەمسەرەکەی موگناتیزم بکەرەوە. هەرگیز ناتوانی جەمسەری باشووری موگناتیسێک لە جەمسەری باکوورەکەی جیا بکەیتەوە. جیا بکەیتەوە تا جەمسەری باکوور و باشووری موگناتیسێک بقرتێنی چەندین جەمسەری باکوور و باشووری تر دروست دەبن و تەنیا نێوانەکەیان کەمتر دەبێتەوە. دنیاش وزەیەکی موگناتیسی و دوو جەمسەری باکوور و باشووری هەیە و دوو هێز بە جەوهەرێکی تەواو جیاوازەوە لە دوو جەمسەرەکەیدا هەیە. هەر بۆیە لە ڕوودا و بەسەراتەکانی دنیادا دووفاقیەک هەیە و ئەم لێکدژیەش بەشێکە لە کامڵبوونی جیهان. بۆ نمونە دەکرێت لە بەرامبەر خراپەتا بۆ چاکە و لە بەرامبەر بێهیواییدا بۆ هیوا بگەڕین. ئەگەر بەشێک لە خەڵکی جیهان لە برسێتیدا دەژین، بەشێکی تر لە هەوڵێوەدان تا ڕادەیەک ئەم گرفتە مرۆییە چارەسەر بکەن. هەر ڕووداوێک لە دنیادا ڕووبدا پێمان خۆش بێیانە بەشێکە لە هێزە لێکدژەکانی جیهان. سکاتجوو لەم بوارەدا قسەیەکی سەرنجڕاکێش و چاکی هەیە. ئەو دەڵێ بەرزترین ناستی چاوکرانەوە کاتێکە کە مرۆڤ دوو دیاردەی تەواو دژبەیەک لە خۆیدا هەست پێ بکات. مرۆڤیش بەشێکە لە کامڵبوونی جیهان، هەر بۆیە لە ژێر کاریگەری دوو هێزی تەواو دژبەیەکدایە. جەستەی مادی و فانی حەزی بە کۆکردنەوەی ماڵ و سامان و بەدەستێنانی پلەپایە و چێژوەرگرتن لە خۆشیەکانی ژیانە. ئەمە لە کاتێکدایە کە ڕۆح و ئەندێشە نەمرەکەی پەیڕەوی لە معنەویات دەکات و هەر بۆیە هەمیشە کێشمەکێشێکی بەردەوام
لە نێوان حەزەمادی و معنەویەکاندا لە ئارادایە. ئەگەر مرۆڤ ڕۆحی خۆی لە زنجیر داوە و ئەگەر مرۆڤ ڕۆحی خۆی لە زنجیر و داوە ئەفسانیەکان ڕزگار بکە، تێکەڵ بە سەرچاوەی معنەوی بێت، یاساکانی خۆشەویستی و هزر و وزەی بێکۆتایی باڵ بەسەر ژیانیدا دەکێشێ و لە ڕێڕەوی ژیاندا ڕێپشاندەری دەبێت. پەیوەست بوون بە زەینی کەونیەوە. کە عیسای مەسیح دەچووە گوندێک، تریفەی خۆشەویستی و نوری خودایی دەوری دەدا و خەڵکەکەی دەوروپشتی ڕووناک دەکردەوە و ڕوانین و هۆشیاریانی فراوانتر دەکرد. کەسێتیەکی بەرزی معنەوی پەیوەستە بە سەرچاوەی عەشق و هزر و وزەی لە بڕان نەهاتووەوە، هەر بۆیە کە دەچێتە ناو هەر کۆمەڵە خەڵکێکەوە بە تەواوی کەشوهەوای ئەو کۆڕ و کۆبوونەوەیەی دەگۆڕێ. من لە کاتی بینینی کینکایزدا یەکێک لە شوێنکەوتوانی معنەویات و نووسەری کتێبی ڕێگەیەک بەرەو هۆشیاری باڵاتر ئەم دیاردەیەم بە چاوی خۆم بینی. کاتێک کینکایز بە کورسیە پێچکەدارەکەی واتە ویل چێر هاتە ناو ماڵەکەمان، هەستم کرد مناڵەکان بزۆزیان نەما. بێدەنگ بوون و چاویان تێبڕی. ئەو خۆشەویستی و هۆشە لە بڕان نەهاتووی لە دەرونی دابوو، بە دەوریدا بڵاو ببووە و هەموو کەسی بۆ لای خۆی ڕادەکێشا. وەسفی ئەو پەیوەندیەی لەوەها ڕەوشێکدا دروست دەبێت کارێکی ئەستەمە. تەنیا دەکرێت و پەیوەندیە بە پەیوەندی نێوان دایک و مناڵە وردەکانی بشوو بهێندرێ کە چۆن وەگر و شەیدای ئەون و بەبوونی دایکیان ورەیەکی تر پەیدا دەکەن. ماسلۆ لەم بوارەدا دەڵێ ئەو مرۆڤانەی خۆشەویستی خودایان لە دەروندایە، لە هەرکوێیەک بن کەسانی دەوروپشتیان نۆقمی ئەو هێزە ئاسمانیە هەمان خۆشەویستی، هاوڕێتی، هاوسەنگی و ئارامیە دەکەن. تۆ لە هەر شوێنێک و لە هەر هەلوو مەرجێکدابی و ئەم هێزە لە دەروونتایە. دەبێ لە قوڵای ناخی خۆتە بۆ ئەم وزە لە بڕان نەهاتووی کە وەک زەریایەکی بێکۆتایی مەند و هێمنە بگەڕێیت و بۆ دروستکردنی گۆڕانکاریەکی سەرسوڕێنەر بەکاری بێنی. بە پەیوەست بوون بە هێزی معنەوی وا لێدێ تەنیا لە ڕێگەی دڵپاکی، چاکەخوازی، هاوبەشیکردن و هاواهەنگی، بەخشش و لێبوردەییدا هەنگاو بنیت و خۆت دەبیتە بەشێک لە ڕەبانیەتی جیهان و پیرۆزی خوداوەند. بەرهەمە چاپکراوەکانی وەرگێڕ. یەکەم مامۆستای یەکخولەکی، دوو سەرچاوەکانی زانایی و نەزانی، سێ ڕێگەی بەختەوەری، چوار هەست بە گەورەی خۆت بکە. ئەم کتێبانەش بەڕێوەن. یەکەم چیرۆکی دەوڵەمەندی و زانایی، گەمەی ژیان و ڕێگەی ئەو گەمەیە. بەم شێوەیە هاتینە کۆتایی خوێندنەوەی پەرتووکی هەست بە گەورەی خۆت بکە لە نووسینی وان دایر و وەرگێڕانی ناسری سڵاحی لە خوێندنەوەی جیهاد و ئامادەکردنی ئاوات.